وتراوە هیچ کەسێک ئیجبار مەکە و ناچار مەکە لەگەڵ تا بمێنێتەوە. مادەم گۆڕ و قەبر جێگای دوو مرۆڤیتیان نابێتەوە، ئەفەرمێت شتەکە زۆر ڕوون و ئاشکرایە هەر لە سەرەتاوە واز لە خەڵکی بهێنە. خۆی ئێمە زۆر جار لە ژیانمانە ئازاری دەرونی بۆ خۆمان دروستەکەین، خۆمان پەیوەستەکەین بە شخصێکەوە، بە کەسێکەوە، بە هەر بابەتێکی تری دنیاوە. پێویستە ئینسان هەر لە سەرەتا واز لەو شتانە بێنێت. هیچ کەسێکی ئەوە نەخۆش نەوێت ئەگەر ئەو نەبێت لە ژیانە یاخود بار بکات یاخود وەفات بکات ئیترم ژیانی بفەوتێت. دایمە هەوڵ بدە خۆت دروست بکە، مادەم ژیانەکە وا ئەخوازێت کەوا هەر کەسێک لە ئێمە ئەگەر مردین بە تەنیا بخرێنە ناو گۆڕێکەوە، پێویست ناکات هێندە خەم بۆ شتەکان و بۆ شخصەکان و مرۆڤەکان بخۆیت ئەگەر بە ڕۆشتنی ئەوان تۆ بڕۆخیت. لەگەڵ خەڵکا بە کێ باش و باش بە لەگەڵیا، کێ خراپ و لێی دوورکەوەرەوە، مادەم شتەکە ڕوون و ئاشکرا دیارە و گۆڕ جێی دوو کەسی تیان نابێتەوە، زۆر خەم لە خەڵ مەخۆ. والحەمد لله رب العالمين.